بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان لە بەرنامە ئەمڕۆ سەر ئاڵۆزیەکانی نێوان ئێران و ئەمریکا دەکەین. دیارە ماوەی زیاتر لە 20 ڕۆژە خۆپیشاندان لە شارە جیاوازەکانی ئێران سەری هەڵداوە. خۆپیشاندانەکان پەیوەندی بە دۆخی ئابووری وڵاتەکەوێ کە ماوەی نزیکەی 20 ڕۆژە بەردەوامن و لە بەرامبەریشدا خۆپیشاندان هەبوو بۆ پشتیوانی لە دەسەڵاتدارانی ئێران. لەو نێوەندەشدا دەسەڵاتدارانی ئەمریکا بەتایبەتی سەرۆکی ئەمریکا هەڕەشەی لە ئێران کردووە و باز لە پامی یارەسەی خۆپیشاندەران کردووە کە باز لەو دەکە یارمەتی بەڕێوە. ئێمە لە بەرنامە ئەمڕۆ سەرەوە دەکەین ئایا دۆخی نێوان ئێران و ئەمریکا، گرژیەکانی نێوان ئێران و ئەمریکا بەکوێ دەگا؟ ئایا سەردەکێشێ بۆ گورزی سەربازی یاخود دەگە شەڕێک ڕوودا لێکەوتەی لەسەر ناوچەی خۆرەڵاتی ناوەڕاست لەسەر بازاری وزە لەسەر عێراق و هەرێم چۆن دەبێ و کاریگەریشی لەسەر وڵاتانی کەندا و ڕێڕاو ئاویەکان چۆن دەبێ؟ وایە ئێمە لە بەردەم ئەوەین کە ئەم فشارانە بۆی کە جەنگێک ڕووبدا یاخود بۆ ئەوشەکە ئێران بێتە سەر مێزی گفتوگۆ؟ ئەم پرسانە لەگەڵ بەڕێز فەریق جەبار یاوەر پسپۆڕی بواری سەربازی قسەی لەسەر دەکەین کە بەڕێزیان لە سلێمانیەوە لەگەڵمانە. کاک جەبار بەخێربێن، سوپاسیان بەدەبوون دەکەین. ئەگە سەرەتا سەرنجی بەڕێز بزانین سەبارەت بە و دووبارە ئاڵۆزبوونەوەی پەیوەندیەکانی نێوان ئێران و ئەمریکا بەردەوام ئاڵۆزی هەبووە و لە شەڕی بڵین 12 ڕۆژەی ئیسرائیل و ئێرانیش ئەمریکا پشتیوانی ئیسرائیلی کرد. دووبارە ئێستا باز لە وەشاندنی گورزی سەربازی دەکرێت. پێت وایە ئەمە ڕوودەدات یاخود ئەمە زیاتر بۆ فشارخستنە سەر دەسەڵاتدارانی ئێرانە بۆی کە بێنە سەر مێزی گفتوگۆوە ڕێکەوتنێک لەگەڵ ئەمریکا بکەن لەبارەی بەرنامە ئەتۆمیەکەی موشەکە بالیستیەکانی پرسی گروپە چەکدارەکان؟ سڵاوی خوای گەورە لە ئێوەی بەڕێز و لە گشتی دەنان بە شێوازێکی گشتی. بە پێ ئەگەر سەیری دیاردەکان بکەین بە تایبەتی لەم دوو ڕۆژەی دواییە و پێشهاتانەی کە ڕوویان داوە، هەز دەکەی کە کارێکی سەربازی ئەنجام دەدرێت، بەڵام نازانرێ ئایا ئەو کارە سەربازیە بەرامبەر بە ئێران دەبێ بە پێ ئەو هەڕەشانەی کە دۆڵان ترامپ هەموو جارێک دەڵێ ئەگەر شێوازی خۆ پیشاندانەکان بەرەو ئەوە ڕۆژ کە تند و تیژی بێ لەلایەن حکوومەتی جمهوری ئیسلامی ئێرانەوە و خەڵکێک تیا کوژرا بن ئێران بە ئامان جەگرم، چونکە هەڕەشەیەکی زۆری کردووە لەو بارەوە. دەبەرەوە پێشهاتەکان وەکو ئەبینین ئەوەیە مەسەلەن ئەمریکا لەم دوو ڕۆژەدا هەم بنکەی عینی الئەسەدی بە تەواوەتی چۆڵ کرد و ئەو هێزانە و ئەو چەکانێک کە هەیبوو لە بنکەی عینی الئەسەد هەندێکی بەرەو ڕۆژاوا بەڕێ کرد لە ڕێی دەواازەی وەلیدەوە، تەوان دێنە هەرێمی کوردستان و لێوە تێپەڕن، هەندێکی تریش بەرەو ناوچەکانی سنووری سووریا ڕۆژتۆنیانە داخەڵ بوون لەو منتەقەیە بۆ ئەو ناوچانەی سنووری بڵێن سووریا لەگەڵ ئەردەن چوونەتە ئەو ناوچەن. ئەوە یەکێکیان دیاردەیەکی ترەوەیە کە داوا لە هاوڵاتیانی ئەمریکی کرد لە ئێران و لە هەموو ناوچەکە کە بەتایبەتی ئەو ناوچانە بەجێبێڵن، بەتایبەتی ئەوانەی ئێران داوای کردووە کە ئەگەر لە ڕێگای وشکانیش بتوانن ڕێگای تورکیاوە یان لە ڕێگای ئەزەربایجانەوە ئەو ناوچانە بەجێبێڵن، یانی ئێران بەجێبێڵن. جگە لەوەش ئەمڕۆ بڵاو کرایەوە کە گەشتی فڕۆکە هەڵگری زەبەلاحی ئەمریکی بەناو ڕۆزفێڵد گەیشتە بەحری سوور، ئەوش یەکێک لە دیاردەکانە. جگە لەوەش ئەم دوو ڕۆژەش هەواڵی چۆڵکردنی بنکەی عەدید، یعنی کە ئەو بنکەیەکێک لە بنکە هەرە گەورەکانی ئەمریکا جگە لە ئەمریکا بریتانیشتایە، هەردوو وڵاتەکە زۆربەی کارمەندەکانیان لەو بنکانە کشاندەوە. لە بەرامبەردا ئەمریکا بنکەیەکی نوێی لە ناوچەی دەوحا دامەزران کە ئەو بنچە پێڵەن بنکەی هەماهەنگیە، هەماهەنگی ئاسمانی و ئەرزیە، بۆ ئەوەیە کە هەماهەنگی هەبێ لە نێوانی ئەمریکا و لە نێوانی کۆمەڵێکی وڵات لەو ناوچانە کە بنکەی ئەمریکی تێدایە، بە تایبەتی لە ناوچەی کەندا و بە شێوازێکی گشتی کە بتوانن هەماهەنگی هەبێ لە نێوانی بڵێن فڕینی فڕۆکە جەنگیەکانیان لەگەڵ هێزەکانی وشکانیان لەگەڵ
بنکەکانیان لە ناوچەکە لەگەڵ پاپۆڕەکانیان یان گەشتەکانیان لە ئاوەکانی ئەو ناوچانە هەیە یان تەنانەت بۆ مەسەلەی کۆنتڕۆلکردنی ئاسمان کە ئەگەر فڕۆکەی جەنگی یان فڕۆکەی بێفڕۆکەوان یان ڕۆکێتی دوژمن هاتە سەر و ناوچانەکە چۆن بتوانن بڵێن خۆیان بپارێزن. ئەمانە کۆمەڵێکی دیاردەن و پێشهاتن کەوا پیشانەدا کە شتێک ڕووەدا. جگە لەوەش مەسەلەی ڕاگررتنی بڵێن هێڵا ئاسمانیەکانە بە تایبەتی ئێران لەگەڵ زۆربەی وڵاتانی تری دنیا و بە تایبەت عێراقیش بڵێن هێڵا ئاسمانەکان یان فڕۆکەخانەکانی ڕاگرت. ڕەنگەوە بگەڕێتەوە بۆ ئەوەیە کە هەلومەرجی پەیوەندیکردن لە فڕۆکەخانەکان ئێران بۆ هۆی پشتڕاندنی بە تەواوەتی هێڵەکانی ئینتەرنێت هەم حکومی هەم ئەوەی کە هەلی هەیە هەموو ڕەنگەوە ڕۆڵێکی تێدا بێ. بەڵام طبعاً ئەمە ئەکەوتە ئەتوانین بڵێن بە دوو شێواز بێ. یەکێک لە شێوازەکان کە لێکی بدەینەوە کە ئەمە فشارێکی زیاترە، یعنی ئەم دیاردانەوە پیشانە درێکە ئەوە لێدانێکە بۆ هەندێک ئامانجی دیاریکراو لە ناو ئێراندا لەلایەن ئەمریکاوە یان لەلایەن ئیسرائیلەوە، چونکە ئیسرائیلیش بە ئامان شێواز لە هەفتەی پێشوودا بڕیاری ئامادەکاری بۆ نەخۆشخانەکانیدا بۆ ئەوەیە کە ئامادە بن بۆ پێشوازیکردن لە ژمارەیەکی خەڵکی زۆر ئەگەر سەدفە ڕووداوێک ڕوویدا و جگەل لەوێش پێشتریش ئامادەسازی کرد بۆ ئەو ناوچانەی ئەو شۆرانەی کە وەکو ژێرزەمینن بۆ پاراستنی خەڵک لە ناو شارەکانیان لەگەڵ ناودام و دەستگا حکومیەکاندا. ئەمە وەکوتم ئەمە یان ئەوە پیشانەدا کە ڕەنگە کردەوەیەکی سەربازی هەبێت لە ناوچەکە، بەڵام نازانین ئایا کردەوەی سەربازیەکە هەردژی ئێرانەیان بۆ شۆنێکی ترە، چونکە ئێستا ئەمریکا ململانێکی زۆر گەورەی هەیە لەگەڵ کۆمەڵێکی وڵاتی تر، یانی هەر ئێران نییە، چونکە ئێستا ئەمریکا هەڕەشەکە لە دەنیمارک داوای دوورگەی گریلانەکە ئەوە بوو پێشتر سەرۆکی ڤنزوێلای ڕفاند و بردی بۆ ئەمریکا و زندانی کرد، هەڕەشە لە کوباکە، ینی هەڕەشە لە ئەرجەنتینەکە، هەڕەشە لە زۆر وڵاتی ترەکە لە ناوچەکە، زۆر جار هەیە هەڕەشە لە سینەکە، هەڕەشە لە ناوچەکانی تریژەکە لە بەرەوەی یعنی تر یان ئەم وەکوتم پێشاتەکە بۆ ترساندنە یان ئەوەیە بۆ کردەوەیەکی سەربازی بە ئامانجگرتنی هەندێک ناوچەیە. ئەی ئامادەکاریەکانی ئێران چی لێ دەخوێنرێتەوە؟ ئەوانیش باسیەوە دەکەن کە ئامادەن بۆ شەڕ وە بڵین بە خوێندنەوەی شەڕی 12 ڕۆژەش ئێران ئێستا جارێکی خۆی کۆکردوێتەوە بڵێن لە ڕووی سیستەم موشەکەکە بێ کەم کوریە بوو لە سیستەمی بەرگری ئاسمانی بڵێن کۆنتڕۆلی لە زاو کاتە. بێگومان لە بەرامبەردا بێگومان ئێرانیش ئامادەسازی خۆی کردووە بەردەوامە بینین فەرماندەکانی بڵێن لەشکری ئێران چه ئەوانەی سوپای پاسداران چه ئەوانەی ئەرتەشی ئێران چه وەزیری بەرگری ئێران ئەوانە هەمویان بە بەردەوامی یان فەرماندەی هێزە ئاسمانەکانی ئێران یانی ڕۆکێتەکانی ئێران ئەوانش بە بەردەوامی بە لێدوانی وادەن کە ئەوان ئامادە سازیکی تەواویان کردووە هەم لە ڕووی ئاسمانی و هەم لە ڕووی ئەرزیەوە بۆ ئەوەیە کە بۆ هەر ئەگەرێک کە ڕوادا بێگومان کە ئێرانە بینی ئەو هەموو هەڕەشەیە هەیە لە دەرەوە یعنی هەڕەشەی دەرەچی هەیە بێگومانش ئەوش ئەزانی ئەو هەموو جمنجۆڵە سەربازیە هەیە لە ناوچەکە و هەمووی زۆری نزیک خۆیەتی لەو ناوچانە بێگومان ئەوش ئامادەسازیەکە و ئامادەسازەکەی لە ئێستەوە نییە ئامادەسازەکەی ئەو باز لەوە دەکڵە لە دوای کۆتایی هاتنی شەڕی 12 ڕۆژەی کە لەگەڵ ئیسرائیلا بوو لەو کاتەوە دەستی کردووە بۆ خۆ ئامادەکردن یعنی لەبەرەوەیە هیچ ڕێکەوتنێکی فەرمی نەبوو لە نێوانی ئێران و ئەمریکا ینی هیچ دانیشتنێکی فەرمی نەبووە بۆ ئەوەیە ئەو کێشانەی کە هەیە لە نێواندا بە تایبەتی ئەو ململانی کە هەیە لە نێواندا چارەسەر ببێت مەسەڵەن دەربارەی ئەوەی کە بە بەردەوامی ئەمریکا و ئیسرائیل تۆمەتباری ئێران دەکەن کە ئەو ڕۆڵی هەیە لە تێکدانی ئاسایشی زۆر ناوچەوەکو ناوچەکانی غەزەیە لوبنانە تەنانەت زۆر جار هەیە ئێستش تۆمەتباریەکە بە تێکدانی هەلومەرجی ناو سووریایە ئەڵێ دەسوەرە ئەدات لە کاروباری عێراقا
لە مەسەلەن لە یەمەنە لەو ناوچانە بە شێوازێکی گشەی تەنانەت ئەو باسی ئەوەی دەکرد ئەڵێ ڕۆڵی هەبووە لە ناوچەی ئەمریکای لاتین و ئەمریکای باکوور بە تایبەتی لە ناوچەکانی ڤێنزویلا و ئەو ناوانەکە ئەوە هەمووی نزیکن لە خودی ئەمریکا بە شێوازێکی گشتی لەبەرەوەیە بەهۆی بوونی ئەو هەڕەشانە و ئەو تۆمەتانە و نەبوونی هەر هیچ ڕێکەوتنێک بە تایبەتی لەسەر بابەتی مەسەلەی ئەتۆمی یان پیتاندنی یۆرانیۆم کە تا ئێستا ئێران ئەڵێ من هەر بەردەوامە بم لەسەر مەسەلەی پیتاندنی یۆرانیۆم ئەمریکاش ئەڵێ نابێ بەردەوام بی ئێران بەردەوام ئەڵێ ئەبم لەسەر پێشخستنی توانام لە ڕووی ڕۆکێتی بالیستی ئەمریکا ئەڵێ دەبێت ڕایگیری ئەو پێشکەوتنە لە ڕووی ڕۆکێتی بالیستی ئەمانە هەمویان واکەن لە ئێرانیش ئامادەیی خۆی بۆ هەموو ئەگەرەکان ینی خۆی ساسکە بۆ هەر ئەگەری کە هەیە بەڵێ وەکو مەرجەکانی ئەمریکا بۆ ئێران دیارن بۆ نمونە واسێنان لە بەرنامە تۆمیەکەی پێشتر دۆناڵد ترامپ وتی بەرنامە تۆمیەکان تا ڕادەیەکی زۆر لە ناو بردووە اینجا مەسەلەی موشکی بالیستی مەسەلەی دەستبەرداربوونی ئێران لە گروپە چەکدارەکان ئەو مەرجەکانی ئەمریکا ئێران بەوە ڕازی دەبێت تێنەگەشتم لە پرسیارەکە چونکە تۆزە دەنگەکە بەڵێ داوای لێوردنەکەم بەڵێ سەبارەت بە مەرجەکانی ئەمریکا بۆ ئێران پێ دوایە ئێران جێبەجێیان کەواسێنان لە بەرنامە ئەتۆمیەکەی لە موشکی بالیستی لە پاڵپشتی گروپە چەکدارەکان ئێران بە حەقیقەت گەربێنن سەر واقع ئێران بە بەردەوامی داوای دانیشتنی کردووە بە شێوەی فەرمی تەنانەت لە ماوانەی دوایی یعنی لەسەر زمانی وەزیری دەرەوە عێراقچی چەند جارێک ئامادەی خۆیان دەربڕیەوە بۆ دانیشتن لەگەڵ ئەمریکا و بۆ چارەسەرکردنی کێشەکان ئەوان ئامادەی خۆیان هەبووە لەگەڵ وڵاتە ئەوروپیەکان کێشەکانیان چارەسەر بکەن ئامادەیان هەبووە لەگەڵ پشکنەرەکانی کە داهاتن بۆ ئێران بۆ پشکنینی ئەو بنکانەی پیتاندنی یۆرانیۆمی تیاکرێ یعنی ئامادە بوون تەنانەت ئێرانیش ئەوەی کە جارجار ئەمان بیست ئامادە بوون تا حەدێک تەنانەت پیتاندنی یۆرانیۆم تا هینێکی ڕێژەیەکی دیاریکرا و لەوە زیاتر بوەستن و زۆر ئەوان تاکیدیان کرد لەسەرەوەی ئەوان ئامانجیان نییە بۆ گەیشتن بە چەکی ئەتۆمی یان کڵاوەی ئەتۆمی بۆ ڕۆکێتە بالیستیەکانیان بەڵکو ئەوان ئامانجیان لەوەی پیتاندنی یۆرانیۆم بۆ خزمەتێکی بڵێن کاروباری وڵات بە تایبەتی بۆ بەرهەمێنانی کارەبایان بۆ کاروبارێکی تر بەڵام کێشەکە لەوەدا مەرجەکانی ئەمریکا بە بەردەوامی قورس بوونە و ڕۆژ بە دوای ڕۆژ قورستری کردووە بە تایبەتی ئێستا ینی ئێستا بە حەقیقەت ئەوەی کە من وەکو شەخصی ئەیبینم ینی ئەمە ئێستا تەدەخولێکی زۆر ڕوون هەیە لەلایەن ئەمریکا بە کاروباری ئێران بە تایبەتی ئێستا مەسەلەن لە ئێراندا خۆپیشاندان هەیە خۆپیشاندانەکە مافێکی خەڵکە خەڵک لە هەلومەرجێکی ئابووری زۆر سەختدا دەژی بە حەقیقەت بڵێن دراوی ئێرانی داتەپیوە بەرامبەر بە دۆلار گرانیکی یەکجار زۆر هەیە لە ئێران بژێوی ژیان زۆر زەحمەت بووە لە ئێران لەبەرەوەی خەڵک هاتۆتە سەر جادە داوای مافەکانی خۆی دەکات داوا لە حکوومەتەکەی خۆی دەکات کە چارەسەری ئەم کێشانە بکە بەڵام زۆر جار هەیە هەڕەشەکانی ئەمریکا نابێ خۆپیشان دەروالێ بکرێت ناوێ بەرامبەریان بوەستێ نابێ خۆ ئێستا کەسێکی بێلایەن دیار نییە کە بزانی ئایا لە خۆپیشاندانەکان چ لایەنێک دەست پێشکەرە لە بەکارهێنانی چەکە لەو کاتانەی چونکە ئێرانیش ئەڵێ من زۆر جار هەیە لێپرسراوەکانم ئەوانەی ئەکوژرێن یعنی لەلایەن ئێمە نازانین کامیان ڕاستە بە حەقیقەت چونکە لەبەرەوەیە لەلایەن لایەنێکی بێلایەن هەواڵەکان بڵاو ناکرێنەوە کە بزانین ژمارەی ئەوانەی کوژراون چەندە هۆکاری کوژرانیان چییە ئایا پەلاماری بنکەی سەربازیە پەلاماری دام و دەستگای حکومیە بۆ سووتاندنی من وەکو باسم کرد دەڵێم خۆپیشاندان مافێکی
ڕەوای خەڵکە کە بە تایبەتی بۆ مەسلەی بژێوی بۆ مەسلەی ژیان چکاومان نەزانین خەڵکی ئێران لە ژیانێکی سەختدا دەژی بە تایبەتی لە ڕووی ئابوووریەوە طبعاً هۆکارەکەی ئەو هەلوو مەرجە تایبەتی کە لە ناو ئێراندا هەیە و دووەمیش ئەو ئابلوقە گەورەی کە ئەمریکا و وڵاتانی ئەوروپا و دنیا خسوودێ سەر ئێران بە تایبەتی لەم ماوەی دواییدا کە کۆمەڵێکی بڕیاری تون دش بە ئێران دەرچوو لەلایەن ئەمریکا و لەلایەن وڵاتانی ئەوروپا کەوای کرد دراوی ئێران داتە پێ وای کرد کە ئابووری ئێران بەرە و بڵێم پەککەوتەیی شەلەلێکی تەواو بڕوە لەبەر ئەوەیە مەسەلەن تۆ تەدەخولکردنی وڵاتێک لە هەلومەرجی وڵاتێکی تر من بەوە نابینم لەبەر مەسلحەتی لەبەر بەرژەوەندی خەڵکە یعنی ئەمریکا باوەڕ ناکەم ڕفاندنی سەرۆکی ڤێنزوێلا لەبەر بەرژەوەندی خەڵکە یا هەڕەشەکردن لە دەنیمارک کە ئەبێ گریلاند ببتە بەشێک لە ئەمریکا لە بەر مەسلحەتی و بەرژەوەندی خەڵکی دەنیمارکە مەسەلەن داوا لە کەنەدا بکرا کە ببتە بەشێک لە ویلایەتە یەکگرتوەکانی ئەمریکا ئەمە لەبەر بەرژەوەندی خەڵکە یان ئەمانە بێگومان هەمووی لەبەر بەرژەوەندی ئەمریکایە ئەمریکاڵێ من بەرژەوەندی ئەوەم هەیە دەبێت من لە کەنداو بە قووت بم بنکەکانم بە قووت بێ بۆ ئەوی کۆنتترۆڵی ڕێڕەوی ئابووری بکەم لە کەنداو چونکە ئەوە ڕێڕەوێکی زۆر گرنگە بۆ ڕۆیشتن بە تایبەتی بۆ وزەیە مثلا ڕۆیشتنی نەوتە بۆ وڵاتانی ئەوروپا و بۆ ئەمریکا خودی ئەمریکا و ڕێڕەوێکی ئابووری تجاریە مەسەلەن بۆ ڕۆیشتنی کاڵا بۆ ئەو ناوچانە لەبەرەوەیە دیارە ئێستا هەرچی ئەمریکا ئەیکا چه لەگەڵ وڵاتە ئەوروپیەکاندا چ لەو ململانی کە لەگەڵ رووسایدا بە تایبەتی ئەو شەڕێکە لە ئۆکرانیایە چ ئەوەی کە ئەیکا لەگەڵ چینە یعنی ئەو ململانی لە چینە لە ڕووی ئابووریەوە ئێستا و گومرگەی کە دەخرێتە سەر کاڵاکان و لەگەڵ چینە لە ململانێکی زۆر توندایە چ ئەوەی کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ئەیکا لەگەڵ وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئێران هەمووی بە حقیقت لەبەر بەرژەوەندی خەڵک نییە لەبەر بەرژەوەندی باڵای ئەمریکا خودی ئەمریکا کە بە سیاسەتی ترامپ ئێستا ینی ئەوەی پێوەی دیارە کە ئەمریکا ببتە هێزی یەکەمی جیهان ینی کۆتایی و بتوانی کۆنتترۆڵی هەموو جیهان بکە باشە کاک جەبار سەبارەت بە ینی سیستەمی موشکی ئێرانی یان بەرنامە ئەتۆمیەکەی ئەوەندە مەترسیە لەسەر ئاسایشی ئەمریکا لە خۆرهڵاتی ناوەڕاست لەسەر ئیسرائیلیش بەڵێن وەکو سیستەمە موشکێکە تا ئێستا بڵێن ئەمریکا و ئیسرائیل فشاری زۆریان بۆ ئێران هێناوە هەم لەبارەی پرسیە تۆمی هەم لەبارەی سیستەمە بڵێن موشکەکانی زەحمەت نەبێت دووبارە بکەیتەوە پرسیارەکەت چکە داوای لێبرن دەکەین باسی ئەوم کردوتم بەرنامە ئەتۆمیەکەی ئێران و سیستەمە موشکەکەی ئایا ئەوەندە مەترسی دروست کردووە بۆ ئەمریکا و ئیسرائیلیش کە ئێستا بڵێن ئەو پەڕی فشار بەرامبەر بە ئێران بەکاردێنن بێگومان طبعاً خۆی ئەمریکا لە ململانێکی توندایە لەگەڵ ئەمریکا ئەو ململانەیە تازە نییە و لە ململانێکی توندایە لەگەڵ ئیسرائیلە و ئەم ململانەیە تازە نییە طبعاً ئێران جگەل لە پێشخستنی توانەکانی خۆی لە ڕووی سیستەمی ڕۆکێتی بالیستی دوور هاوێش و جگەل لەوە لە ڕووی بەرهەمهێنانی فڕۆکەی بێفڕۆکەوان و بە تایبەتی لەم دوایەدا لە بواری وزەی ئەتۆم طبعاً ئەمە لەبەرەوەی وەکوتم ململانەیەکی هەیە لەگەڵ ئەمریکا و لەگەڵ ئیسرائیلدا لەبەرەوەی ئەو وڵاتانی ئەمریکا و هەم ئیسرائیل و هەم زۆر وڵاتی ئۆروپی لەوە ئەترسن کە ئێران بڵێن لەو پێشکەوتنەی کە هەیەی ببتە مەترسیکی گەورەیە لەسەر بەرژەوەندیەکانی ئەو وڵاتانە بە تایبەتی لە ناوچەکان و بە تایبەتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست چکە بڵێ ئێران هەوڵ ئەدا جگەل لە بەهێزکردنی توانای جەنگی خۆی بە هەموو جۆرەکانەوە لە ناو ئێران طبعاً بێغومان هەوڵیشی داوە لە دەرەوەی ئێرانیش
هەوڵدا کە جێپێی خۆی لە عێراق لە لوبناان پێشتر لە سووریا لە زۆر ناوچێکە من باسی ناوچەکانی ئەمریکای باکوورم کرد باسی ڤێنزوێلا و ناوچانم کرد یان مەسەلەن ئەفریقا تەنانەت ئێران پەلی کێشاوە بۆ زۆر ناوچەی ئەفریقا کە ئەو ناوچانە زۆر گرنگن هەم لە ڕووی ئابوووریەوە لە هەم لە ڕووی مرۆییەوە بە تایبەتی لەو ناوچانە خەڵکی ئیسلامش زۆر هەیە لەبەرەوەی ئەمە وەکوتم لەم ململانیە کە هەیە بەرامبەرەکە یعنی ئەوانەی بەرامبەر ئێرانن بێگومان ئەترسن لەبەر ئەوەی ئێران ببتە مەترسیەک لەسەر بەرژەوەندیە باڵاکانی ئەمریکا و ئەو وڵاتانەی کە هەیە لەو ناوچانە بە تایبەتی بە شێوازی گشتی لەبەرەوەیە بەوان ئەو پێشکەوتنەی کە لە ئێرانە بینن بە هەڕەشەی ئەزانن بۆ سەرخۆیان بە تایبەتی مەودای بڵێ ڕۆکێتە بالیسیەکانیان جار هەیە ینی گەیشتووەتە زیاتر لە 3000 کیلومتر ینی کە ئەتوانێ بڕۆ بە تایبەتی لە کاتی شەڕی 12 ڕۆژەش لەگەڵ ئیسرائیلە کە ئیسرائیل بەو هەموو توانای خۆی بۆ پاراستنی ئاسمانی وڵاتەکەی بە کۆمەڵێکی سیستەمی پاراستنی ئاسمانی کە زیاتر لە 3 جۆر سیستەمەیان 3 جۆر طەبەقەی ئاسمانیە بەڵام ڕۆکێتەکان توانیان لە هەندی ئامانج لە ئیسرائیلدا بدەن کە ببووە مەترسیەک لەسەر ئیسرائیل بە شێوازێکی گشتی بەڵێ بە بۆچوونی بەڕێز ئەگەر گورزێکی سەربازی شەبێ لە ئێران بڵێن لایەن ئەمریکاوە ئایا سنووردار دەبێ یاخود دێمە لە بەردەم جەنگێکی درێژخیانین و ئێستا استراتیجیتی بڵین ئەمریکا ئەوەیە بڵین ڕژێمی ئێران بگۆڕێ بە هێرشی ئاسمانی بڵێن نظامی حکومڕانی ئێران ناگۆڕێ یعنی ئەمە بۆ ئەمریکا خۆشی سەڵماوە ئەگەر ئێوە زۆر جار ینی گوێتان لە لێدوانەکانی تەنانەت ترامپیان زۆر لێپرسای باڵای تری ئەمریکی یان ئۆروپیش بە شێوازێکی گشتی ئەوان خۆیان ئەڵێن بڵێن بە شەڕی دوور یعنی مەسەلەن خۆ ئەمریکا ناتوانێت بە شەڕی پیادە بێت پەلاماری ئێران بدا یعنی چونکە ئێران پانتاییکی یەکجار زۆر گەورەی هەیە لە ڕووی بڵێن پانتای جوگرافیەوە یعنی بەقەدەر قاڕەیە گەورەیە ئێرانەوە یەکەمیان لەبەرەوە ناتوانانی بڵێن ئەمریکا لە ڕووی هێزی سەربازی پیادەوە بێت پەلاماری ئێران بدا و ئاڵوگۆڕ لە حکومڕانی ئێران بکات لەوێ ئەوە یەکێکات بە لێدانی ئاسمانی یان ڕۆکێتی حتمما ئەوە لە هەندێک بنکەی ئەگەر بڵێن هەندێک بنکەی سەربازی یان وەکو جارەکەی تر هەندێک بنکەی ئەتۆمی بتوانێت لێدانیان هی ڕۆکێت بێ شۆنی هەڵگرتنی ڕۆکێت بێ لەوانە بدا یان هەندێک لێپرسراوی جمهوری ئیسلامی ئێران بە ئامان بگرێت وەکو جارەکەی تر لە شەڕی 12 ڕۆژەی کە کۆمەڵێکی لێپرسراوی باڵای ئێرانی بوونە ئامانجی ڕۆکێتەکانیان فڕۆکە جەنگیەکانی بەمانە ئێران یعنی بڵێن حکومڕانی ئێران ناگۆڕێ طبعا نەبەز ئێران هەموو دەوڵەتێک لە دنیادا مەسلەی ئاڵوگۆڕ لە حکومڕانی یان ئەبێت ئینقیلابێکی عەسکەری بێ ینی بڵێن هێزی ئەو وڵاتە پەلاماری حکومەت بدا و بڵێن ئەو سەرۆکی ئەو وڵاتە بگرێ یان بکوژێ یان بڵێن دەستگیریکە یان نەفیکە لە وڵاتەکەی خۆی و بێت حکومێکی سەربازی دەدانێ ئەوە نمونەیەوە زۆر هەیە نمونەیەوە زۆر هەیە لە وڵات لە لیبیا هەبووە لە وڵاتانی زۆر هەبووە لەم وڵاتانی چواردەوری خۆمان لە یەمەن هەبووە لە هەموو وڵاتانی ئەو وڵاتانی کە ئەوانەی لە سوودان هەبووە حتا لە هەندی وڵاتانی ئەفریقی و ناوچانە کە ئەبی لەم ڕۆژانە ئاڵوگۆڕ لە شێوازی حکومڕانی دەبێت زیاتر دەسەڵاتی سەربازیەکە پەلاماری حکومەت ئەدا و دەست بەسەر حکومەکە ئەگرێ و ئاڵوگۆڕ ئەبێ لە دەسەڵاتە یان ئەوەیە لە بەرامبەردا پارتی گەورەی معارض هەبێ و خەڵکێکی زۆر لەگەڵ ئەو پارتە معارضە هەبێت و ئەوانە ببنە پێشڕەوی ئەو خۆپشاندانانە و بتوانن ئاڵوگۆڕ لەو دەسەڵاتە بکەن ئیتر بە پشتیوانی دەرەچی وەکەوەی
ئەمەی کە ئەمریکا ئەڵێ من پشتیوانیاکە. بەڵام ئێستا زۆربەی خۆپیشاندانەکان لە ئێران خۆپیشاندانێکی خۆڕسکە، یعنی هیچ لایەنێکی سیاسی گەورە نابینی کە بڵێ پێشڕەوایەتی ئەم خۆپیشاندانان بکە. خەڵکەکە خۆڕسک لەبەر برسێتی، لەبەر ڕوق و چینەیان لە هەندێک ڕەمز لە دەسەڵاتدا هەیە و لەبێ لەو حکومڕانیە کە برسی بوون، این زیاتر برسێتێکە هانی خەڵکداوە بۆی کە بێتە لەسەر جادەدەنە. هیچ حزبێکی سیاسی نییە بڵێ ببتە پێشڕەوی ئەم خۆپیشاندانان و بتوانێت دوایی ئاڵوگۆڕ لە دەسەڵات بکە. و هیچ دیاردەیەکمان نەبینی، ینی هیچ دیاردەیەکی دەرنەکەوتووە نە لەم خۆپیشاندانانە نە لە خۆپیشاندانەکانی تری پێشوش لە ئێراندا کە هیچ لایەنێکی دام و دەستگای سەربازی یان ئەمنی حکومەت چه ئەرتەش بێ چه پازدار بێ پاڵپشتی لە خۆپیشاندەرەکان بکە. ئێوە بینیمان دوێنی و پێر حکومەت 5 ملیۆن کەسی هێنایە سەر جادە بڵێن بۆ پشتیوانی حکومەت، ینی بڵێن ئەوانش خۆپیشاندانێکی 5 ملیۆنیان کرد. لەبەرەوەیە دەسەڵات وا بە ئاسانی ناگۆڕێ، ینی دەسەڵات بڵێن بە کۆمەڵێکی خۆپیشاندان کە ئەکرێ ئێستا ناگۆڕێ لە بڵێن بتوانین حکومڕانی ئێران. ئەوە من ڕێیکی تایبەتی خۆمە ڕەنگە واش نەبێ هەڵە بم لەو ڕایە. باشە ئەمریکا چیاکە؟ ئەمریکا ئەڕوا کوڕی شایێنی ئێنتەوە باشە خۆی 79 خەڵک لە ڕقی بنەماڵەی شاه خەڵکەکە بڵێ شۆڕشیان انقلابی کە ئەوان پێڵی انقلابی 79یان کرد و لایەن داوی تر ئەوان ڕۆیشتن وڵاتیان بەجێشت بنەماڵەی پەهلەویوانە، یعنی خەڵک قبوڵی بنەماڵی. ئێستا شعارەکانی مزارەکان ببینە لە خۆپیشاندانەکان لە ئێران ببینە، باس لەوەکە زۆربیان کە نووسیانە بەدەستیانە وەڵیان گرتووە ئەڵێ نە ئەم حکومڕانیەمانەوێ نە حکومڕانی پەهلەویمانەوێ، یعنی کەسی تر نییە لە دەرەوە بڵێ من ئەبمە بەدیلی ئەم حکوومەتە، بەس تەنها کوڕەکەی شاگە جارجار دێ ئەوە نەوەکو خەڵکیش قبوڵی نییە، تەنان ئەمریکاش قبوڵی نییە. لەبەر ئەوەیە من ئەوە ئەبینم ئەمریکا ئەو فشارە توندەی کە لەسەر ئێران دەکات مەبەستی سەرەکی ئەمانەیە: یەکەم دوورخستنەوەی ئێران لە دەسوەردان لە کاروباری عێراقە، کاروباری لوبنانە، کاروباری ئێستای سووریا، حکومڕانی سووریایە، لە غەزە و حەماسە، لەو لایەنانەی یعنی لەوانەی کە لە ناوچەکانی وەکو باسم کرد ڤەنزوئیلا و ئەفریقا و ئەو ناوچانەیە، یعنی ئێران دەست درێژ نەکا بۆ ئەو ناوچانەی کە بەرژەوەندی ئەمریکایتیایە. ئەمە یەکێکیان. دووەم ئێران واز بێنێ لە بەرهەمهێنان چووکاوانە ترسن ئێران ببتە خاوەن چەکی ئەتۆمی، لەبەرەوەی کە یەکێک بۆ هەر وڵاتێک بۆ خاوەن چەکی ئەتۆمی ئیتر زەحمەتە بتوانی بەو شێوازەی ئێستا مامەڵەی لەگەڵا بکەی ئەمریکان هەڕەشەی لێ بکەی وەکو ئێستا پاکستان، یعنی بەو شێوە ناتوان لەگەڵ پاکستان چکە خاوەن چەکی ئەتۆمیە. ئەمە یەکێکیان. خاڵی دووەمی ئەمریکا ئەوەیە، ئەمریکا بە حەقیقەت لە ململانەیەکی زۆر گەورەیە لەگەڵ رووسیا و لەگەڵ چین. ئێستا ئەتوانم بڵێم چین وای ئەمریکا واز دەکا کە چین ئابڵوقەی ئەمریکای داوە، بە تایبەتی لە ڕووی تیجاریەوە، لە ڕووی ڕێڕەوە ئاویەکانەوە، نەوەکو بەس لە کەنداو، بەڵکو لەو ناوچانەی کە نزیکن، مەسەڵەن لە تایوان و لە ناوچەکانی ئەمریکای باکوور و لەو ناوچانە هەز دەکا سین پێشکەوتنێکی زۆر هەیە لە ڕووی ئابووریەوە خەریکە ئەمریکا دەخینکەنیە. بۆ زانینی بەڕێسە لەم ماوەیەدا هەندێک ئامار بڕاو کرایەوە لەسەر ئەمریکا ئێستا دەناڵێنێ لە ڕووی ئەزمەی ئابووریەوە. ئەمریکا 25 ملیۆن کەسی بێکاری هەیە لە ناو ئەمریکا. هەندێک ئامار بڵاو کراوەتەوە ئەڵێن لە ئەمریکا 30 ملیۆن کەس هەیە لە هەلومەرجی خوار فەقیرین، یعنی لەوەی کە بەس ئەتوانن بژین، یعنی لە خوار ڕێژەی فەقیربوونێکی زۆرن. لەبەرەوەی ئەمریکاش خۆی هەلومەرجی باش نییە لە ڕووی ئابووریەوە، لەبەرەوەی ئێستا
ئەم سیاسەتە یعنی باشە کاک جەبار ئەو ململانی کە لەگەڵ ئێرانایکا خۆی ململانەیەکە لە جەوهەردا لەگەڵ رووسیا و لەگەڵ چین ببینە لەم ماوەی دوایەدا هەندێک لە دوانی رووسایە ئەڵێ ئێمە قبول ناکەین ئەمریکا بەو شێوازە تەدەخول لە کاروباری ئێران بکە. باشە کاک جەبار دەخولێکمان ماوە چەند پرسیارێکتر بە کورتی سوپاس دەکەم. سەبارەت بۆی ئەگەر پێ دوایە شەڕێکی درێژخان ڕوونادا لە ناوچەکە گەر هەش بێ سنووردار دەبێ وە دووش سەبارەت بەوەی کە بنکەی ئەمریکا بۆ لە عێراقی هەرچەندە بەڕێزووتە دێستاوی عینە سەدیان چۆڵ کردووە لە کوێیتێ لە بەحرێن لە ئیمارات لە قەتەر لە سعودێ لە ئەردەن لە تورکیا وڵاتانش کێشیان بۆ دروست دەبێ ئەگەر جەنگەکە ڕووبدا خۆی وەکوتم ئەم پێشاتانە یعنی ئەمڕۆ داوانەی کە هەن ڕەنگە ئەمریکایان ئیسرائیل کارێکی یعنی ئامانجێکیان هەیە لە ناوچەکە ینی بڵێن کردەوەیەکی سەربازیان هەیە بەڵام بۆ کوێ و کەی و چ جۆرە ئامانجێک هەبێت تا ئێستا دیار نییە چونکە ئەمریکا خۆشی ئەڵێ من هەندێک ئامانجی تایبەت هەڵا بژێرم ینی بڵێن ئەڵێ ئەگەر لە ئێران بدەم بڵێن لێدانێکی کەمەرشکێنە بێ ئەمجا ئایا کە بۆ کەسایەتیە دیارەکانی ئێرانە یان هەندێک ئامانجی ئابووریە یان ئامانجی سەربازی ئێرانیە کە لێبدا بێگومان مەسەڵەن چۆڵکردنی عەدید هۆکارەکەی ئەوەیە لەبەرەوەی ئەگەر کردەوەیەکی بەرامبەر بە ئێران ئەنجامدا ئەمریکا یان بۆ ئەوەیە کە ڕەتفعلێکی ئێرانی بەرامبەر بەم بنکە سەربازیانە نەبن ینی بۆی خەڵکەکەی بپارێزێ ئەوانەی کە هەن لەوێنێ ئەمەی چۆڵکردنی عین الئەسەد ئەوە علاقی بۆ ڕێکەوتنی کە لەگەڵ عێراقا هەیە چونکە ئەمریکا ڕێکەوتنێکی هەبوو لەگەڵ عێراق ئەبوایە تا بڵێن ساڵی 2025 هیچ بنکەیەکی سەربازی فەرمی لە عێراقی نەمێنێ ینی ئەوەی کە ئەمریکی بیانی هی هاوپەیمانەتی نێودەوڵەتی ئیتر وردەوە دەیان بیباتە دەرەوەی عێراقیان بە کاتی بهێن تا هەرێمی کوردستان چونکە ئەوان داوایان کردبوو لە هەرێمی کوردستان بمێنن هەتا کۆتایی 2026 ئەوەش بۆ پشتیوانی سووریا و ئەوە لە زمنی ئەو ڕێکەوتنە هەیە لە نێوانی ئەمریکا و لە نێوانی عێراق ئەوە علاقەی بەم بابەتەوە هەیە یعنی ئەمە بڵێن ئیجراعاتی خۆپارێزیە ئەمریکاییکە لەو ناوچانە بۆ پاراستنی گیانی بڵێن سەربازەکانی خۆی لەو بنکانەی کە هەیە طبعاً کە ئەو بنکەیە چۆڵەکە بنکەی بەدیلی تری هەیە ئەمریکا 2000 بنکەی هەیە لە هەموو گیانە بەتایبەتی لە ناوچەی بڵێن لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بنکەی زۆرە بنکەی لە ئەردن هەیە بنکەی لە کوێت هەیە بنکەی لە قەتەر هەیە بنکەی لە بەحرێن هەیە بنکەی لە کوێ لەم ناوچانە لە هەموو بنکەی سەربازی لە سعودیایەتی لەبەرەوە لەو ناوچانە ئەوانەی بەدیلەکان بەکارهێنی بۆ ئەگەر بێوێ هەرکردەوەیەکی سەربازی ئەنجامدا بەڵێ وەکو هەڵوێستی رووسیا و چین دیارە جارەکەی تریش قسە زۆر هەبوو لەسەرەوەی کە بۆچی ڕووسەکان چینەکان ئایا هاوکاری ئێرانیان نەکرد لەم بارودۆخی چاڵوێستێکیان دیارە لە کاتێکە بڵێن ئێستا سین زۆر سوودمەندە لە نەوتی ئێران بە نرخێکی ئەرزانتر دەیکڕێ بێگومان طبعاً ئەم فترەیە کە لە دوای شەڕی 12 ڕۆژەوە ئێران زۆر هەواڵ بڵاو کرایەوە کە ئێران کۆمەڵێکی زۆر پێویستی کە بۆ بەرهەمێنانی کەرەستەی جەنگی کە بەکاری هێنیم بۆ فڕۆکەی بێفڕۆکەوان یان بۆ ڕۆکێتی بالیستی یان بۆ دژە ئاسمانی لە سین دەستی گەیشتووە لەبەرەوەیە ئەمریکا زوو بڵێن تعریفەی گومرگی یان هەندێک سزا خستە سەر زۆر کۆمپانیای رووسی بڵێن چینی بە هەمان شێواز لەگەڵ سینیا هەمان تەعاملی کرد لەگەڵ کۆریا بە هەمان شێواز تەعاملی کرد کە بەحساب ئەو وڵاتانە هەماهەنگن و هاوکارن لەگەڵ ئێرانە چونکە ئێرانەکەوێتە ئەو بەرەی ئەوان بە تایبەتی ینی چونکە وتم ئەو وڵات ئەم ململانیە لەگەڵ ئێرانە لەگەڵ ئێرانە نییە بەتەناو بەڵکو لەگەڵ ئەو بەرەی کە ئێران تێدایە ئەو بەرەی کە ئێرانیش تێدایە ئەکا رووسیا و چین و کۆریا و ئەو وڵاتانەیە کە لەم ناوچە هەن وەکو باسشم کرد نمونەمێنە و لەم دوسێ ڕۆژەی پێشتر لێدوانێکی فەرمی بۆ تێن هەبوو کە ئەڵێ ئێمە قبوڵی ئەو هەڕەشانەی یان ئەو تەدەخولەی ئەمریکا ناکەین لەکە ڕاستەوخۆ لە کاروباری جمهوری ئیسلامی ئێران بەڵێ سەبارەت بەڕێرەوە ئاویەکان ئەگەر جەنگێک ڕووبدا لەگەری هورموز بێ
کە لە سەدا 20 بڵێن نەوتی خاویجیان لەوێەوە دەڕوا بەشی زۆری بڵێن نەوتی خۆڕەڵاتی ناوەڕاستۆتە عێراقیش و لە دەریای سوور کە حوسەکان پێشتر کێشیان بۆ ڕێڕاویەکان دروست کردبوو کێشیان بۆ دروست دەبێتەوە ئەگەر جەنگێک ڕوودات بێگومان ئەمە یەکێک لە کێشە گەورەکانە یعنی چونکە ئەمریکا لە سیاسەتی نوێی ترامپە هەوڵ دەدا زۆربەی ئەو مەمەڕەمایانەی ینی بڵێن ئەو تنگانەی یان ئەو کەناڵانەی بە تایبەتی کە هەیە لە دنیادا کۆمەڵێکی کەناڵی بەرەما هەیە کەناڵی سویس هەیە تەنگەی هورمز هەیە ئەمانە چونکە بە زۆر بە خێرایی کۆنتترۆڵ دەکرێن و بە تایبەتی تەنگەی هورمز لەلایەن ئێرانەوە ئەتوانێت کۆنتترۆل بکرێت کە کۆنتترۆل کرا کێشەیەکی گەورە بۆ ڕێڕەوی ئابووری ئاوی و بە تایبەتی بۆ ڕێڕەوی بڵێن پاپۆڕەنەوتەکان دروست دەکات بێگومان ئەو مەترسیکی گەورەی لەوە هەیە لەوانەیە ئەو ڕەشانەی زیاتر لە ئێران لەو ڕۆ هەیە و ئێرانش ئەوانە بەوکو چەک بەکارئێنێ لەو ململانەی دژی ئەمریکا و دژی ئەو وڵاتانەی ترکە هەیە لە جیهان بەڵ حقیقەت ئێمە ئەگەر سەیری بکەین بە شێوازێکی گشتی هەڕەشەکان و ململانیەکان چییە؟ هەمووی بۆ دەستەمۆکردنی ئێرانە یعنی فشارێکی گەورەیە کە ئێران ڕازی بێ بە هەموو ئەو مەرجانەی کە ئەمریکا دایناوە کە ڕازی بێ چونکە ئێستا سەیری ئەو لێدوانانە ئەڵێ ئێمە ئەمانەوەی ئێرانێکی بەهێز دروستکەین ئێمە دەبانەوێت ئێرانێکی گەورە دروستکەین یعنی مەقسەدی ئێرانێکی بەهێز و ئێرانێکی گەورە چونکە ئێران یەکێک لە دەوڵەتە هەرە گەورەکانی ناوچەی کەنداوە و ئیمکانیەتێکی مرۆیی زۆر گەورەی هەیە و ئیمکانیەتێکی ئابووری بەهۆی بوونی بڵێن نەوتێکی زۆر لە ئێراندا هەیە نەوت و گاز و ئەوانەی کە لە ئێراندا هەیە لەبەرەوەیە بڵێن توانایەکی زۆری هەیە لە خەلیجا بڵێن کە ئێران زۆرێکی ناوچەی گەورەی هەیە لەسەر خەلیجا لەبەرەوەیە ئەوێ ئێران کە ئەڵە ئێرانێکی گەورە و ئێرانێکی بەهێزمانەوێ یعنی ئێرانێکی وەکو زمانی شا کە ببتە پۆلیسی ئێمە لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە ئەگەر ئێرانێکی گەورەی بڵێن ڕێککەوێ لەگەڵ ئەمریکا ئەو کاتە هیچ پێویست بەوە ناکە ئەو هەموو بنکەی سەربازی ئەمریکا هەیە لە ناوچەکە و ئەو هەموو خەرجەی کە ئەمریکا ئایکا لە کەندا و ئەو کاتە ئێران دێت ئەبێتە بەتیلێک بۆ ئەوەی ئەمریکا ئێرانێکا لە ناوچەکە ینی وەکو زمانی شانژا چۆن ناویان نابوو پۆلیسی ئەمریکا لە ناوچەی کەنداو یا لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەموو فشارەکانی ئەمریکا بۆ ئەوەیە زیاترکایە بە کورتی لەسەر عێراق و لەسەر هەرێمیش ئەگەر شتێکی واڕوودا لێکەوتێک چی دەبێەوە بە تایبەت پێشت بڵێن گروپێکی چەکداری زۆر هەیە لە عێراق ئەگەری تێوەگلانی عێراق هەیە یاخود بنکەکانی ئەمریکا لە هەرێم لە عێراق بە ئامانج بگیرێ لەو بڕواایەدا نیم چووکە جارەکانی تریش ئەمریکا لە ئێرانیشدا یعنی بڵێن ئێرانی کردە ئامانجی خۆی بە تایبەتی ئەو ناوچانەی کە خەریکی بڵێن بەرەمێنانی ئەتۆمی یان کارگەی ئەتۆمی بوون لەو ناوچانە کە ئەمریکا زۆر لێیدا جگە لەوەی شەڕی 12 ڕۆژەی ئیسرائیل لەگەڵ ئەمریکا نەمان بینی هیچ بنکەیەکی ئەمریکیان هەوپەیمان لە عێراقدا و لە ناوچەی هەرێم بکرێتە ئامانج بووەوە ئێسش لەو بڕواایەدا نیم چونکە عێراق زۆر هەوڵەدا خۆی عێراقیش بە هەمان شێواز کۆمەڵێکی کێشەی زۆر گەورەی هەیە کێشەی ئابووری هەیە ئێستا ئەم ساڵ 2026 کێشەی بوجەی هەیە تەنانەت کێشەی موچەی هەیە کێشەی دراوی هەیە بینین وردەوردە ئێستا دۆلار وە بڵێن نرخەکەی بەرزە بێتەوە بەرامبەر بە دیناری عێراقیدا لەبەرەوەی خۆی عێراق کۆمەڵێکی کێشەی هەیە هەوڵ یعنی حکوومەتی پێشووی عێراقی هەموو توانای خۆی خستبووە گەڕ بۆ ئەوەی کۆنتترۆڵی ئەو کۆمەڵە گروپە چەکدارەی ئەو لایەنە چەکدارەی کە ناوە خۆیان بە مقاومەی ئیسلامی کە نێڵێ هیچ بنکە و بارگاکانی ئەمریکایان هاوپەیمانان بکەنە ئامانجی خۆیان چ لە عێراق چ لە هەرێمی کوردستان من لەو بڕواایەدا نیم
هیچ جموجۆڵێک نە لە هەرێمی کوردستان نە لە عێراقدا هەبێ بەڵێ نا لەو هەلومەرجەی کە ئێستا هەیە لە ناو ئێران و لە خۆپیشاندانەکانی کە هەیە لە ئێراندا چووک و جگەل لەوەش چ ئەگەر خوا نەخواستە شەڕێکی تر ڕوویدا کە ئومێد دەکەین ئەو شەڕە ڕوونەدا چونکە ئەو شەڕە ڕوودا ئەگەر تەنانەت عێراق و هەرێمیش هیچ کێشەیەک یان هەڕەشەیەک نەبێ یان نەبنە بەشێک لەو ململانی بەڵام بەناڕاستەوە خۆ بڵێن ئەوە تەسیرێکی نەرێنی ئەبێت لەسەر هەرومەرجی عێراق و لەسەر هەرومەرجی هەرێمی کوردستان بە شێوازێکی گشتی لە ڕووی ئابووریەوە لە ڕووی سەربازیەوە لە ڕووی ئەمنیەوە بێگومان ئەمە تەسیری ئەبێت. بەڵێ زۆر سوپاس دەکەین بەڕێز فەرێق جەبار یاوەر پسپۆری واری سەربازی کە لە سلێمانیەوە لەگەڵمان بووی مادومان کردەی سوپاسی ئامادەبوونت دەکەین. سوپاس بەوێ بینەرانی بەڕێز سوپاس باوکارانم خواتان لەگەڵ.